من ماوەیەکی زۆرە کە ئەم جلانە کۆ ئەەکەمەوە چونکە لە ئێستا ئەم پارچانە بە هیچ شێوەیەک نەماون ماوەیەکی زۆر چۆن ساڵێکی زۆرە ئەم کارە ئەەکەم بەڵام وەکو دەستپێک بۆ ئەم کارە ماوەی ساڵێکە دەستپێکم کردووە و چوومەتە ناو کارێکەوە بەڵام بەم ماوەکەمە توانیمە زۆر بڕۆمە ناو خەڵکەوە خەڵک زۆر بەدڵێتی زۆر هەواداری ئەم جلانە زۆر جارێ سەباسی ئەومان کرد زۆر ساڵ بە ساڵ وای لێ هاتبوو جلە کوردیەکانی تر لە ڕەسەنایەتی نامە ئەمەنە گۆڕانکاریان تیا کرد بە شێوە لە شێوەکان ئەمەنە شتیان بۆ زیا کرد ئیترەس ناکرد کە مەجلی کوردیە تۆ وەکو خاتونێک چۆن بیری لەوە کردو هەندێک لەو جلوبەرگانەماونەتەوە تۆ جارێکی تر کویان کەیتەوە و ئەگەر بشتوانێت جارێکی تر دروست بکرێتەوە یاخۆ ئەمانە بگونجێ لەگەڵ کۆمەڵە جلوبەرجیکە بەڵێ ئێمە خۆم دایکم و پورەکانم زۆریان لەم جلوبەرگە هەیە و بەشێکی شیان فۆتا بە بۆنەی بارودۆخی کوردستانەوە کە پێی تێپەڕە چونکەی ساڵانی زووە ئەوەی کەماوەتەوە بەشێکی زۆرن هەڵمان گرتون ئەوانەشی کە نەبووە هەوڵمەوە بەدەستیان بێنم لە زۆر ناوچەی کوردستانەوە هەڵمەوە بەدەستیان بێنم و بیان هێنم ینی خەڵک زۆر حەزیرەتی لەبەر ئەو خۆشم هیوایەتم ئەو جلانیانی تا ئەمانە وەستابێتری تازە ناکەم بەێ باش خاتۆژین ئێستا ئەم ڕنگانە زۆر ڕەنگی کراون ڕەنگێکن کە دەست بەجێکە ئابینی ئەتوانی بڵێ وزەت ئاياتێ بەڵام ڕەنگە خەڵک تا ڕادەیەکی زۆر لە ڕێخستنی ئەم ڕەنگە زۆر کراوانە زۆر شارەزایەکی ئەو جۆی نەبێ یاخود تۆزێک لە بەکارهێنانیان بترسێ نەزانێت چی لەگەڵ چی ڕێک بخە بە شازێکی گشتی ئەم ڕنگانە هەر ئەگەر هەستین بچینە لای جلەکانیشەوە بۆ یەکێک گفتوگویان لەسەر بکەیت بە شازێکی گشتی ئەگەر لە سوورەکانەوە با دەست پێ بکەین چۆنی ئەگەر کەسێک جلێکی ئاوای هەبوو بۆ چ جۆرێک لە کەسەکان گونجاوە ئەمە سەراپا سوورە یاخود ئەگەر سوور نەبێت لەگەڵ چیترا ئەتوانرە گونجاندنی بکوانی گونجاندەکان بە چ شێوازێک پێویستە بکرێت ئەو تاخمەی دەستەی ساڵی هەفتاکانە ئاخری هەفتا و سەرەتای هەشتاکانە تاخمی کراوپی ئەوترێ کراسی شاخوداخ لەگەڵ ڕەنا ئەو کەسێک کە لەبەری ئەکات سوور لەگەڵ هەموو پێستێکە ئەگۆنجێت جلی کوردیش یعنی ئاڵۆواڵە یعنی ڕەنگاوڕان ئەنج ئەم پارچانەش ناوازە و تایبەتەن ئەگەر هەر کەسێ لەبەری کاجان ئەبێ پاشەکەواکەیانی قسەشەکیژین بەتایبەتی لە گوندەکانە ئەمە زۆر بەتی ئەکرێ من بە تایبەتی لە زۆربەی ئەو کارە سینەمایە کوردیانە فیلمەکان کە تایبەتە بە میلەتی کورد ئەمانم زۆر بەتی کردووە ئەمە کەوئینی پێڵێن ئەمە کراوە و کراسە ئاماژەت بە کراسەکە کرد پێی ئەوترێ شاخوداخ و هی سەردەمی ساڵی ئاخری هەشتاکانە کەواکە چ جۆرەکە کەواکە چیمەنە بەڵام بە شێوەیەکی ئێستا پێی ئەوترێت چیمەنی قەدیمە بەم شێوەی دروست کراوە بەس چیمەنی ئێستاوا جوانی بەڵێ زۆر جوانە زۆر باشە ئەم جلانە شێوەی ئەم کراسە دروست کراوەوە بەڵام بەراو ڕەنگا و ڕەنگی یعنی بەو سادەییە نا بەڵام ئەمە تایبەتی جوانی خۆی باشە ئەمە لە سەردەمی کۆنا ئەتوانین بڵین بۆ بووک بەکار هاتووە ئەم جلانە ئەگەر کردنی کراسەکان ئەکەێتەوە سەر کەسەکە لەوانەیە بووکێک ئەمەی کرد بەلانێ کەسێکی ئاسایی کردبێتی ئێستا جلی کوردی ینی ئەکرێتەوە سەر کەسەکە لەوانەیە ئەو کەسێک کە ئەیکا بووک بێت خۆی حەزی لەوە بێ ئەکرێتەوە سەر حەز و ئارزوی تاکەکە خۆی زۆر کات ئەم جلانە ئێمە لە بۆنێکی تایبەت هە لەبەرەکرێ بەڵام لە کۆنا دایکان ژنەکان بەردەوام لە بەریانە ئیشی ماڵیشان کردووە و هاتوچۆشیان پێوە کردووە بەڵام ئێستا جلانە ئێستا دروستەکرێت بە یەک جا لەبەرکردن لایەشێ دڕێ لەوە گەڕێتەوە بۆی کە ئەمانە چەند باشەمێننەوە ئەگەر کۆالەتی خماشەکە باش بێ وەکو ئەمانە ئەمە چەند ساڵە ئەمەی ساڵی هەشتاکانە ماوەتە هەروەکو خۆی بێگومان لەبەریش کراوە بەکاریش هاتووە بەڵام جوانی و تایبەتی خۆیان لەدەست نەیەوە باشە ئەمەشیان دەستێک جلوی زۆر ناسکە پەمەیە کاکەی هەری خۆەتی تاقمە بەڵێ کراسەکە ناوێکی دیاریکراوی هەیە لەگەڵ کراسی نازنازە بەڵام هەرجا بڵین ئێستا چۆن قماشەکان نەخش و دیزایانی هەیە ئەمانش نەخش و دیزایانی تایبەتیان نەبووە خۆی ئەوەی بەتی ئەکرێت لە جلا قەیمیەکانە زۆرتر کراسەکە و کەواکە یەک ڕەنگەر ئەگەر ئەوان بەکاریان هێنا بوونەکەوان لەگەڵ کراسی سوورا کردو ئەو پەمەیە یان لەگەڵ شتێکی کاکردانە ئاسایی بە بڵام ئێستاش هەمان شێوە ئەکرێت ڕاست باشە لەگەڵ ئەوەی کە ئەم جلانە کۆکەیتەوە هەموو جلەکانی خۆ ئەو ئەکسسوار و ملوانکە و کڵاو ئەوانە کە ژنان لە کۆنا بەکارێنەوە
ئەوانە و هیچ دەستکەوتۆ چەندێکیان کۆکەیتەوە؟ بێگومان ئێمە ئەم جلی کە خۆم لە بەرمایە داواکارێکی ئێجگار زۆری لەسرە بێ ئەوترێ کراسی حەوڕانی جاران هەندێک کەسیش پێی ئەڵێن کراسی بەری کوردستانی کەواکەش کەوای زیگزاک لە ساڵی هەشتاکانە چەفتەکەشم هی ساڵی هەشتاکانە مۆزنینی گوڵداری پێ ئەڵێن داواکاریکی ئێجگار زۆر زۆری بۆ هەموو لەسرە ناوچەکانە بێت. بەڵێ ئێمە ئەمەی کە دەستمان کۆتۆ تەنها دوو پارچەمانە بوو پارچەیەکیمان بۆ پەیجەکەماندانا فرۆشراوە ئەمەی کەماوەتەوە لەگەڵ ئەم جلانەی کە هەیە کە هەمویان یەک پارچە و دوو پارچە هەن یان سێ پارچەن ئەگەر سیان بن دوانیان ئەهێڵینەوە دانێکیان ئێڵینەوە ئیشەڵا لە داهاتوە پلانمان هەیە ئەگەر هاوکاری بکرێن لەلایەن دەستگای ڕۆشنبیر و دەستگای کەلەپۆریۆمە بتوانین پێشانگایەکی تایبەت بم جلانە ڕاستەنایەتی کوردی نیامکەوە زۆر باشە جا سەرکۆ بەدەر لەم کارە زۆر جوانانەی کە کۆی کردوێتەوە لەگەڵ خۆی هێنایەتی خاتۆژین مۆدڵێکیشی لەگەڵ خۆی هێناوە فەرمۆ خاتونگیان ئەوش دەسێجلی کوردی یەکجار جوانی لەبەرە. دەستان خۆش بێ فەرمو خاتون ئەگەر بێت تێرە منەر حەزەکەم لێرە بی بۆی باسێکی جلوبەرگەکان خۆش بێ کارگوەری کارجانیار بۆ پارچە جوانم خاتو ئۆژین ئەگەر باسێکی جلوبەرگەکانی ئەم خاتونە جوانەمان بۆ بکەیت. ئەم مۆدێلە جوانەمان ئەمەی چەفتەکەیەتی حەجەی ساڵی شەستەکانە لە شەستەکانە و لە حەج هاتووە چەفتەکەشی هی ساڵی شەستەکانە ئەمەش لە برێمە دایکی خەیاتی تایبەتی ئێمەیە جلوبەرگێن ئەم هێلە کەشی کە ئێستا مۆدێلی هاتۆتەوە بە تازەیش هەیە لە بازار بەڵام ئەمەیان ئیشی دەستە و چنراوە ئەم پولەکانە چنراوە هێلەکی نینۆکی پێوترە منش دایکم هەیە بۆ لەکە زۆر بەڵام بکەیتە کامێرەکە بۆ خۆی جوانتر کراسەکەشی مۆزلینی گوڵداری پێ ئەوترێ بە چەند ڕەنگێکی هەیە شینی هەبووە پەمەی هەبووە پرتەقاڵی شەر ئەبی کە بە چەفتەکەی خۆمەوە زۆر باش جا سەر و سەربەستەکەی زیاتر ئیشەکەشی جوانتر کردووە لەگەڵ ئەو حێل و مەخەکەی کە هی دەستوری کۆنی قەیمی سلێمانیە پێم وابێوانێ باشە خاتۆژین لەگەڵەوەی ئەم جلوبەرگانە زۆرینەی ئەمانە لە سلێمانیا بەدیمان کردووە بەپین شوێنەکانی تر لەوانەیە جلەکان بگۆڕێ حەزت نەکردو ئەو شێوانش بینی تێکەڵی بێگومان پێشم بوو بەڵام لەبەرەوەی من لە هەموو ناوچەکان جلم کۆ کردەوەتەوە هی قەدیمی ئێستانە ئیماچی بادینانمان هەیە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستانمان هەیە بەڵام لەبەر بێجێکی و لەبەر کات و ئەوانە نەمتوانی بیان هێنم بەڵێ بێگومانەوە تۆزەجلی پێوانش کۆکەنەوە چێ سەرکۆ غیراکی هەموو جلە جوانە هەیە با تۆزەجلی پیاوانیشە بێ زۆر باشە ئیشەڵا بۆ ئەو بابەتی کە باسی کردوتە بە تەمایم پێشەنگایە بکەینەوە کە
لەو کاتەیەتوان سەررجەم ناوچەکانی کوردستان جلوبەرگەکانی ساڵاوین دەکەم گەلەری تایبەت بەو جلانە ئیشاءالله بۆ شێوازە بێ با باسێکی ئەو جلوبەرگەی بەری بووکەکەش بکەین خات و ئۆژین ئەگەر باسێکمان لە کراسەکەی بۆ بکەی لەگەڵ ئەم پولەکەیە لە ئێستا زۆر مۆدی هاتوۆتەوە ئەم کەوا پولەکانە بەڵێ ئەمە کراسی پەشمەکی پێ ئەوترێ لەگەڵ ئەوە شاکراسی تش و شیرینی پێ ئەڵەن ئێمە بە دووەنگ بەردەستە لە لامان ئەمە پەمەی و شینەکەیەتی زەرد و پرتەقاڵیشمان هەیە خۆی مۆر و زەردیشی هەیە کەواکەشی هی زیگزاکە ئەمە هی ساڵی هەشتاکانە کەواکەشی زیگزاکەی ساڵی هەشتاکانە زۆر باش ڕەنەکەی شەرابی و زۆر تایبەتە زۆر کەم دەست بەدڵنیاییەوە ئێستا ئەوی کە من ئەیبینم ئەم کەوانە خواستێکی زۆری لەسەر ینی بەردەوام لە پەیجەکانەوە ئەبینین کە خەڵکی داواکاریەکی زۆری لەسەری هەیە بڕێک پارەی زۆریشی پێدا بەس ئەو پارچە کۆنانی دەست بکاتەوە خواست لەسەر جلوبەرگەکان کە بەعام جلوبەرگی قەیمین لە ئێستا چۆنیە بە بەراورد لە 4 ساڵانی بە تایبەت ئەم ساڵ ئەجگار خواستێکی زۆری لەسەرە ئێمە بۆ چۆنی خۆمان و کە کۆنەکان زۆر جوان داواکاری و تەڵبی زۆری لەسەرە بەڵام ئەوانەی کە بەردەستن کەمن ئەوانەشی لای ئێمن هەمووی یەک پارچە و دوو پارچەن وەکوتم بەڵام ئیشەڵا لە هەڵی ئەوەیان بۆ ساڵی داهاتوو ببین بە پێشەنگ و چەند پارچەیەک دروست بکەینەوە ئەگەر لە توانە بۆ پەیوەندیمان کردو بە چەند گەورە بازرگانێکەوە بەبستان پارچە قەیمیە کۆنەکانە دروست بکرێتەوە دووبارە ئەتوانرێت بە هەمان شێوازی ئەو ڕەنگە باتەوە بەو جلو بەرگە ئەگەر دووبارە دروستی بکەیتەوە لە هەڵی ئەویان وکوتم لەگەڵ چەند بازرگانێکی گەورەیە قسەمان کردووە لە ئێستا ئامادەکاریەکەین بۆ ساڵی داهاتوو لە بازارە هیچ ئێستا ئەم جۆرە قماشانە بەتی ناکرێت یاخود هەربوونی نەماوە هەندێکی دروست کراوەوە کوتم ئەم کاسی شاخوداخە دروستەوە بەس وەکو خۆی نییە وەکو خۆی نیە گۆڕانکاری تیاکرا و دەستکاری کراوە بەڵێ خاتو ئۆژین بەدەر لە کاری ڕێخستنی جلوبەرگەکان جانتایەکی زۆر جوانی شەبینم هێناوتانە لەگەڵ خۆی کاری دروستکردنی لە پێیجەکەش سێرم کرد جانتای زۆر جوانی لەگەڵەوەیە وڵای لەگەڵ هەمووی هەستەکەم بۆخۆشی بەکاری بێنی وانە خاتو ئەمە کاری دەستی خۆمانە چۆنی ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەین ئەمە کاری دەستی خۆمان و قماشی زیگزاکی پێوان کە لە ئێستا دەست ناکەوێت بەڵام ئێمە پارچەکانمان لە بەرۆی تاک و ناوازان پێشکەش بە کڕێرەکانمانیان ئەەکەین ئەو پارچە تایبەتانە هەر یەکە و دانێ و دوانی لێ بەردەست ئەەکەین یعنی تایبەتە بە پێیجی و بە کەلەرەکەی خۆمان باش دانێکی جانتایەکی تریشی تیا بۆ پێیجەکە سێرم کرد وەبزانام لە سوورمە دروستان کرده بوو تێکەڵەیەک بوو لە قماشی سوورمەکان ئەوش تایبەتمەندی بەڵێ بێکمان وردی سێری ڕستمەکانی کردو زۆر جوانیشتانەیە گەرناوەکەشی بڵێ لێرەوە بۆ ئەوەی کە بینەرەکانیشمان ئێمە ناوی یاقوت گەلەریە گەلەرێکی تایبەتە بە پارچە تاک و ناوازەکان کە لەوانەیە هەندێک کەس حەزیان لە شتی دووبارە نەبێت لای ئێمە بەتەنیا ئەو پارچانە دەستەکەوێت دەستان خۆش بێ سپاس مامەتە بوون خۆشحاڵ بووین ئەوەی جێگەی دڵخۆشیە گرنگی و بەم بەشە کوردەواریەتە پارچە تایبەتانە ئەگەر کاتە ئەم پارچە تایبەتانە تایبەتە بە خۆمان کراس و کەوایە ئەمە قماشی کۆنا ئەنی هەر لەسەر هاوشێوەی کۆنا ئەو شینەمان کراسی هاشمی جاران هەبوو بەڵام ئێستا نەماوە لەسەر ئەوە هێناومانەتەوە ئەمانە بۆ کەوا و کراسن کە تایبەتن و لێرە دەست ناکەون ئەم کراسە سەوزە هاوشێوەی کراسی خەسووتەقێنی پێ ئەڵێن کە ئێستا پێی ئەڵەن بەڵام جاران ئەو قماشە خەسووتەقێ لە ئێستا وای پێ ئەڵەن بەڵام جاران ئەو شێوەیە نەبووە ئەمەمان بەردەستە ئەم پارچە تایبەتانە ینی هەرێکە و پارچە دواناتە بەدەر لە ڕێخستنی جلوبەرگەکان کاری فرۆشتنی قماشەکانیشەکەن ئێوەهێنانی پارچەی تایبەت و ناوازدا یەکی یەک پارچە زۆر باشە دەستەکانتان خۆش بێ بگومان قەیمیەکانیش و پارچەکانی دیکەشتان یەک لێ کاری جوانترن ومێ دەکەم کە بەردەوام بن گرنگی زیاتر بە کارەکەتان بکەن هاوشێوەی ئەوەی کە خۆشت ئاماژت پێکرد ئیشەڵا لە داهاتوە گەلەرێکی تایبەت بە خۆتانە بە کە سەر جەم جلوبەرگی پارچەکانی کوردستانی تیا بەدی بکرێت دەستەکان دووبارە سپاس زۆر بەخێر